لەم ساتە تاریکانە کاتی هەبوونی هیوایەکە ئەم هەفتەیە بار هەڵگرەکان کەوتونەتە گواستنەوەی ڤاکسینی کۆڤید 19 بۆ سەرتاسەری ئەمریکا 2 ملیۆن و 900 هەزار ڤاکسینی فایزەر بەڕێوەیە وەکو قۆناغی بەرایی ئەو ڤاکسینە دەردێتە کارمەندانی تەندروستی و هاوڵاتیانی بەتەمەن بەکارهێنانی ڤاکسینەکەش لە کاتێکدا ژمارەی توشبوون بە کۆڤید 19 و مردن لە ئەمریکا لە هەڵکشاندایە زانکۆی جۆن هۆپکینز ڕایان گەیاندووە تاکو ئێستا لە ئەمریکا 300 هەزار کەس مرد و ویلایەتی نیوجێرسی یەکێکە لە ویلایەتانەی زۆرترین توشبوون بە کۆڤید 19 بەخۆدیوە و پەتاکە بە قورسی لێداوە. بۆ هەمومان هەواڵە خۆشەکە ئەوەیە لە کۆتایی تونێلەکە ڕووناکیەک هەیە ڤاکسینەکە دەمان بژێنێتەوە وەلێ ئەم چەند هەفتەی داهاتوو وەک دۆزەخێک دەبێت لە خەڵک دەپاڕاینەوە تکایە چاودێری خۆتان کەم مەکەنەوە. لەگەڵ بەکارهێنانی ڤاکسینی ڤایزەر بەڕێوەبەری خۆراک و دەرمان لە ئەمریکا چاوەڕوانی ئەوەیە بە خێرایی بڕیار بدەن لەسەر ڤاکسینی مۆدێرناش لە لایەکی ترەوە کاربەدەستانی تەندروستی نیگەرانیان نەشاردۆتەوە لە هەندێک خەڵک کە نایەنوێ ڤاکسینەکە بەکاربێنن. ئەزانی خەڵکانێکی زۆر هەن لەبەر کۆمەڵێکەوە کار نایەنەوێت ڤاکسینەکە بەکاربهێنن لەبەر ئەوە باوەڕم وایە لە ڕووی پارێزراوی و کاریگەری و بەهای ئەم ڤایرۆسەوە پێویستە کۆمەڵگا تێبگەێنین. سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان ئەنتۆنیۆ گۆتریس ئاگایی دەدات لەوەی بەکارهێنانی ئەو ڤاکسینە سنوردار بکرێت و وڵاتانی هەژار بکەونە ململانەی بەدەستهێنانی ڤاکسینەکە وەک بەڕێوەبەری نایجیریا لە زانکۆی جۆن هۆپکینزی نێودەوڵەتی ڤاکسینەکە ئاماژەی بۆ دەکات کە مەترسی تریش هەن. لەکوێوە پارە دێنن بە دڵنیاییەوە ئەو پارانەی بۆ بواری تەندروستی دیکە دانراون ئەگەر بیر لە قورسایی نەخۆشەکان بکرێتەوە ئەوە دەبینین زۆر کەس دەپرسن چ بەرژەوەندیەکەیە لە گۆڕینی سەرچاوەکان بۆ بەدەستهێنانی ڤاکسینەکە جگە لە بەرنامە و پلانە تەندروستیەکانی دیکە. ڤاکسینی دیکەی کۆڤید 19 بەڕێوەیە هێشتا کاربەدەستانی تەندروستی جەختەکەنەوە سەبارەت بەم ڤایرۆسە هیچ شتێک لە ئاگاهیەکان گرنگتر نییە. ڤاکسینەکە بۆ ساڵی 2021 هیوایەکی زۆرمان پێدەدات بەڵام زۆربوونی ژمارەی توشبووان بەم دوایانە هەڵوەستی دەوێت هێشتا پێویستە لەسەرمان دەست بگرین بە خۆپارێزیەوە دەستەکانمان بشوین و ماسک بپۆشین و پارێزگاری لە دووری نێوان کەسەکان بکرێت. بۆ ساڵی 2021 ڤاکسینەکە هیوایەکی زۆرمان دەداتێ بەڵام زۆربوونی ژمارەی توشبووان بەم دوایانە هەڵوەستەی دەوێت هێشتا پێویستە لەسەرمان دەست بگرین بە خۆپارێزیەوە دەستەکانمان پشۆین و ماسک بپۆشین و پارێزگاری لە دووری نێوان کەسەکان بکرێت.